باسی شێرپەنجەکەن لای تۆ ئێستا چی بەبیری تۆیادێ یەکسەر ینی وەک موچڕکەیەک بەگیان مایە چونکە دایکم زۆر ئازاری چەشبەوەی شێرپەنجەوە بەس لێرەوە بە هەموو خێزانێک ئەڵێم کە ئەگەر نەخۆشێکی شێرپەنجەی هەیە خۆشەویستی زۆر گرنگەوە نەخۆشی شێرپەنجە خۆشەویستی و گرنگی پێدان گرنگترین دەرمانە بۆ نەخۆشانی شێرپەنجە ئەگەر هەر ماڵێک خوا نەخواستە نەخۆشی شێرپەنجەی تێدایە تکایەوە خۆشەویستی و مامەڵایەت لەگەڵا بکەن خۆشەویستی یەکەم دەرمانە بۆ توشبی نەخۆشی شێرپەنجە لێبوو باسی ئەوەتە کە دایکت لەبەر تۆ هاوسەرگیری نەکردووە من هاوسەرگیری نەکردەوە دایکم منیش بۆی وەرە بۆ فابووم بەرامبەر بە دایکم تاکۆ تا نەفەسم دانیشتمەنی بەخێو کردوێن شەهید بوونی باوکم من 2 ساڵ و 8 مانگام بوو هەموو تەمەنی خۆی لەسەر مندانە دایکم کۆتا قسەی ئەو بۆ تۆ چی بوو کۆتا گفت و گۆتان چی قسەی لە 2 قسەی کرد تیاگات لە خۆت بێ و خۆشمەوەیت ئەو دووشەی پێ کۆتا قسەی بوو ناویشی هێنا هیچ وەسێتێکی بەگشتی بۆ مناڵەکانی جێنە هێژیا لە وەسێتانی کە بەڵێ وەسێت بەجێشتە بەمە بەزە وەسێتانە تایبەتن و یەک کەسێکیشمان هەیە کەسێکمان هەیە لە دادگایە کەسێکی خێزانەکەی دایکمە داواکاری ئەو بکە ئەساس سەروەر بێت کەسی خاوەن پێداویستێکی تایبەتە کە کەسێک زۆر بە دڕندانە بەکاری هێناوە و بازرگانی پێوە کردووە ئەوەیە کە ئەوێت یاسا لەو کەسەدا سەروەر بێت بە منی ڕاستپاردووە کە تا سەر ئێسخان لەگەڵ پارێزەرەکە ئیشوکاری بۆ بکەین و منیش تا سەر ئێسخان بەدوای ئەو کەیسەیاچ ئەم کۆتایانەی تەمەنی کە تۆ هیچ بە درێژایی تەمەنت لەگەڵ دایک تابووی ئەم کۆتایانەی تەمەنت لە خزمەتکردنی دایک تا دایکە زۆر هۆگری تۆ بوو بەڵێ هەر زۆر هۆگری من بەردەوامی ئەویست بەردەوامی ینی هەر ئەیوت وەرەدا هەر مەسەلەن کە زۆر لە ژوورێک مەشغوڵ ئەبوو مەکسەری وت کوالۆلاک بۆ نایەت ئێوە وەرە لەبەر چاوم بە دای من لەبەر چاوی بوو کۆتا خەمی ئەو چی بوو کۆتا داواکاری ئەو چی کۆتا داواکاری لەسەر ئاستی گشتی ئەم بێموچەی و بێگوزەرانی و ئەم بارودۆخی کوردستانە کە چەند ساڵە ینی کە مناڵێکی ئەبینی بە شیرە و بێدایی بێکە پێیەک بەکەوتێکی بینی لەسەری خانە نیشیان نشینە ئەوای پێکرێکە و هەمووش نەشەیدێ بینی لە شەیدان کە وانگاناچ و موچەکەی باوکمی وەرەگرت ئەو حەزەکەم بمرم کە ئەمانە ئەبینم حەز ناکەم لە ژیاننا بمێنم زۆر ینی ئەوت بە ئاواتەوە هیوادارم کە ئەو بارودۆخەوانە مێنێت و ئەم میلەتەی تر ئەوەنە بەم ڕەزیلی و کەسافەتیە نەژی دووبارە بە خۆتان خۆش بن بە ناوی دەستگای میدیای کۆباس هۆسەرە خۆشیتان ئاڕاستاکەین دوانە خۆشیتان بێ و خوددا سەبوونیتان